سڵاو من هەمڕاحیم یونس هاودامەزرێنی ئەپلیکیشنی هێڵپەر بۆ هەلیکار لە جیانی ئەمڕۆدا شتێکی هاتە ئاراوە ئەویش بابەتی هەلیکار لەگە ئەزمون لاتوەکانی گەنجان زۆر جەگلەی ئەوە دەکەن کەەوە مەرجەکانیان زۆرە داواکاریان زۆرە خاوەن کارەکان لەو حاڵەتەدا پێویستە چی بکەن جای ئەمەش دەگە چەند هاوڕێیەکین بە تەمای باسیکەن کە چۆنی پێویستە گەجەکان خۆیان بگونجێن و چۆنی هەلیکاش بەدەست بێنن فەرموومە لەگە برادەران بە باسی و بابەتە بکەین. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان ئەمن ناوم سیما یاعقوبە هاودامەزرێنەرم لە ئەپلیکیشنی هێڵپەر بۆ هەلیکار ئینشاءڵڵا ئەپلیکیشنەکە یارمەتی دەردەبی لۆی گەنجان هەلیکاری تێدا بەدەست بێنین. سڵاو من زیادە سعدم لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵتان دەبم ئەندازیاری پرۆگرام سازیم لە ئەپلیکیشنی هێڵپەر. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان ئێرە هەولێرە من ئیسرا یاعقوب ئەندازیاری تەلارسازیم هیوادارین کە گەنجان لە ڕێگەی تەکنەلۆژیاوە بتوان هەلیکار بەدەست بێن. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من ویسام مۆفق ئەندامێک لە تیمی وەڵامدانەوەی پەیوەندیەکان لە ئەپلیکیشنی هێڵپەر بۆ هەلیکار ئەوڕۆ لە گفتوگۆیەکی هاوڕێیانە لەگەڵتان دەبین دەربارەی ئەپلیکیشنەکە بە هیوای سوود. سڵاو جەماعەت بنە باشن بەخێربێن لە بەرنامەی خۆمان بەرنامەی سەکۆی گەنجان جا حەسان لێ چێ بتە پێشکەشە کاوی ویسام مانگۆ فرتان چییە؟ سیماش ئەمەش پێم باشە سیما وتێونیە دەستان خۆش بیت بەس دوای گلەی نەکەن ئێستا ڕانی ئەگە بۆ پێشکەشکە خۆش بی حەزە سیما حەزەکە دەست پێکەوە بسیارانە ئەجەبا لە سەرتاوە لە سەتای بەرنامەکەی بزانین چ ئاستەی خوێندنمان هەیە لە زیادی دەست پێ دەکەین زیادەت و زۆر سپاس من ئەندازیاری پرۆگرام سازیم و دەرسی کۆلیژی ئەندازیاریم ئێستاکەش هەر پرۆگرامەر و دروستکەری ئەپلیکیشنی هێڵپەرم وەروەها خەڵاتی براوی خەڵاتی ڕوانگەشم بۆ ساڵی 2020 من ئەندازیاری معماریم ئێستا لە ئۆفیسێکی معماریش دەکەم ئۆفیسە چڕاویشکاری ئەندازیاریە و وەکو بەکارهێنەری ئەپلیکیشنەکەش لێرە حازرم. دەستەکان خۆش بی عەبدوڕەحیم ئەمەش لێکوانە تەڵای بەش ئینگلیزی و مەرحلە سارم تەبەش ئەپلیکیشنی هێڵپەریش دەکەم. زۆر باشە من بێجگەلەوەی ئەندامێکم لە تیمی وەڵامدانەوەی پەیوەندیەکان لە ئەپلیکیشنی هێڵپەر بۆ هەلیکار هەروەها تەڵەبەی کۆلێژی پزیشکیم بەشی دەرمانسازی مەرحلە 4 دەستەکان خۆش بیتن هەروەکو ئێستاش زانیت مە لە چاستێکی خوێندنی نێمەش حەز دەکەین بزانین جەنابەت منیش قوتابی پرۆگرام سازیم ئێستا تاوام نەکردیان مەرحلە 2 بووینمە 3 ئەوجا لە سەرەتای بەرنامەکەیەوە وچی بزانین ئەمە باسی ئەپلیکیشنی هێڵپەری دەکەین. ئەوجا عەبدوڕەحیم ئەگەر پێمان بڵێ هێڵپەر چییە؟ ینی کە خەڵک پرسیاری لۆ دروست دەبێ هێڵپەر چییە؟ هێڵپەرەکەم ئەپلیکیشنی سوشال میدیای بزنسی لە وڵاتی کوردستان و عێراق تەبعاً دروستکراوی یعنی کەم ئەپلیکیشنەوە سوشال میدیا لە کوردستان و عێراق و لە هەمان کاتدا بزنسیشە یعنی تایبەتمان کردێ بۆ بزنس بابەتی هەلیکار بۆ بابەتانە. ئەوجا ئێستا زانیم ئەپلیکیشنی هێڵپەر چییە بەس کاک زیاد ئەتوو دروست کردە بە حکومەوەی گوتستا من پرۆگرامی ئەپلیکیشنەکەم کردێ ئەپلیکیشنەکە کو دروست کردێ ینی تمپلێت تینایە کۆدی حازر تینایە دەستکاریت کردیە یان لە خۆتەوە ینی لە سەرتاوە لە بنچینەوە چێ دەستی پێ کردیە؟ من هەر لە سەرتاوە ینی دیست تمپلێت و شتێکمان بەکار نینێ هەر لە سەرتاوە خۆم هەمووی فول ستاک ئەپلیکیشنەکەم دروست کردیە خۆ دەزانی ئەپلیکیشنەکەش دوو بەشە باگەندی هەیە و فرۆندێندیە ینی لە ڕووی باگئێندەوە هەستین بە دروست ینی یەکێکە لە هەرە زمانە بەهێزەکانمان بەکارینەیە کەوا هەریەکە لایەن بەکارین دەهێنرد لایەن کۆمپانیای گوگڵ و خۆی جاڤایە بەڵام فریمۆرکی سپرینگ بوتی پێ دەڵێن ینی لەلایەن ئەمازۆن و مایکرۆسۆفت و گۆگڵوانە زۆر بەکاردێنرێتن چونکە هەم سورحەتێکی زۆر باشیەیە و هەم زۆر سکیبڵێبڵە وار ڕیاڵە بڵە بەرات زۆر لە ڕووی سکوێریتی و زۆر بەهێزە ینی زۆر لە زمانەکانی تکە بەهێزتر و باشترە هەر لێژ ئەومان بەکارهینە چونکە خۆ زای ئەپلیکیشنەکە سوشیال میدیایە ینی دەکرێت سوشیال میدیا هەم سەریح بێت و هەم دەبێت سکوێریش بێتن وەروە تاکە ئەپلیکیشنیشە لە عێراق تەواوی عێراق بۆ یەکەم جار بووێت ناچار
زمانێکی دەبێت زۆر ئازبەرزمان دیڤڵێکی زۆر بەرزمان بەکارێن. تێبینەشی شتەشم سێشکی زۆر گەڕانمەدەی گوتم زانام لە ڕشڵاتی ناوەڕاست ئەپلیکیشنی سوۆشال میدیای هەیەە وەی تەمشام کردیەوە بەرە چاو نەکرد یانی لەو حاڵەتێگە نەبیتن ئیمە جگە لە کوردستانی عراق دەبێت یەکەمین وشی گابرا گوتنی لە ئەوەی ڕشڵاتی ناوەڕاست دەبێت ئەپلیکیشن سوۆشال میدیایی هەر لە بەندێش ینی ما هەل لە زمانە بێزەکانمان بەکارینە هەر لە فڕێموەرکە بێزەکانمان بەکارینەیە لە ڕووی سکوێتی زۆر بەهێز بیت نەحین بڕوا پێکرابی لۆ خەڵکی واروها لە ڕووی فڕۆندێ دۆش ئێمە لە هەردوو سیستەمان بەکارێنێتە مەحنەم iOS و ئەندرویدە زیاد ئەگەر لە خەڵکی ڕوون کێلانەیە تو ئەم لە خۆم لە پرۆگرام سازیم ئەتو ئەندازیار پرۆگرام سازیان دەزانی فرۆنت ئێند چیە باک ئێند چیە زمانی پرۆگرامینگ چیە ئەنی ئەگەر بە زمانێکی ئاسانتر باسی بکەیت خەڵک لی تێبگە خۆی سەرتەز پێشەوەی قسەشت بەبوورەوە ئاماژەی بە شتێکی زۆر باش کرد ئەویش کە باکێندی بەرنامەکە بە جاوا دروستکراوە ئەوی شوە دەکات جیاواز بین لە بەرنامەکانی ترەوانی کە بەردەستن لێردا دیقەتیەوە دەدەین کە زیاتر بەرنامە گەورەکان وەکو فەیسبوک یان گوگڵ ئەوانە زیاتر زمانی جاوا بەکاردێنن لێرەشدا خەڵکمان زۆر کەمە کە زمانی جاوا دەزان شتێکی باشە کە جیاوازین لە خەڵکی تر بەسەوزان پێشم باشە زیاوەسفەشی جاوای بکات یان مەسەلەن جاوا یەکێک لەو بەرنامانێکەوە کەمە قورسە باشە قورسترە لە زمانەکانی دیکەواتە یعنی فێربوونی کەمەک زەحمەتترە قڕزبی لە حاڵی دەبی فێربوون وەکو کاتی وەکو فێربوون وهروان لە ڕووی کاتۆش یعنی سێبی کۆت بکە تۆ زۆر ینی زۆر ئەوەی دەکەی ینی سکرپتی زۆر دەنووسی بەدەوام پرۆگرامینگ زۆر دەنووسی لە کاتێک کەمە ریزڵتی شکەمە بەڵام لێرەدا چیە شتەکە جیاوازەکە ئەوەیەکەوە سورحەتە باش وەیە زمانەکانیت کە ئاسان لە ڕووی کاتۆش ینی زۆر ئاسان یعنی بۆ نەگەڵ جیاوازێکی بینیان بکەین بڵێن جیاوازی پێیان بڵن ئەگەڵ بە زمانێک بووم نەبڵی مانگێک پێت بچێ بۆ نە شتێک دروست بکەیت ئەوە لەوانەیە بۆ جاوا بۆ سپرینگ بدوانە لەوانێ بتە دوومە باشە چونکە وەستەکە تێ دەتانی برێ لەو نمونە ئەگەر لە زمانی دی زمانەکانی دی دوو خەتی بنووسی لەو نمونەیان دوو خەتی بنووسی ئەنجامەکە دەراتێ بەڵام لە جاوا دە خەتی بنووسی ئەمە ئەنجام بالضبط ئێستا کاک زیادە مەزانیمان ینی ئەپلیکیشنەکە کو دروست کرا وردەکاری و هەموو تێگەیشتی بەس ئایا سوودی لۆ خەڵک چییە ئەنی عەبدوڕەحیمە تۆ گەر باسی بکەیت سوود خۆی شتێکمانە لێکۆنە لە بابەتی سوودەکەی لێکۆنە ئەپلیکیشنەکە باسمان کە سۆشیال میدیاوانەیە بەڵام فۆسەشی زۆر لەسەر هەلیکارە بەخۆی هەلیکارەکە تەبعاً لە کوردستانە يعني لێکۆنەمە هەفتان نزیکراوی تەبعاً نزیکراوی فەرقی بەدەقیق 700 تا 800 هەلیکار دەکرێت جا بەجا کەمێک زیادە شتێکی بڕۆجار وێمە لە هەفتەشی لە 7 ڕۆژ 100 هەلیکارمان بڵاو کردەوە ئێستا مەداتامان پێ تەنها لە چ ڕۆژی دەست بەکاربوونمان بەخوا عەفواتەمشە داتاکەی بکەم لە ماوەی 40 ڕۆژی 3966 هەلیکارمان بڵاو کردەوە تەبعاً لە هەموو کوردستان بەخۆ کارەکەی چێ لەوە نمونە لەوانەیە کەسێک بدێتن بری ئەمە هەلیکارمان کەمە بەخۆ کارەکەی چێ کارەکەی هەلیکارەکان پارتن یعنی چی لە شوێنەکەتیە یەشی لە قڵک لە فەیسبووکای لەولای ئەم هات هەموو خڕ دەکەینەوە و تەبعاً ئەو داتایکە باسم کە لە ماوە 40 ڕۆژی 3966 هەلیکارە طبعا ئەو بەبێ ئەوەی سنتەرەکان چونکە سنتەر دێت هەلیکار دەنێری لۆ سنتەرانە ئەوان پارەی لە خەڵک وەردەگرن ئەمە ڕەفز دەکەینەوە طبعا ڕەفز دەکەینەوە پارەشی بە ژمارەش حسێبی ناکەین لەبانی سەرحەمدە زۆر باش داتایش زۆر باشترە ئێستا دوونێ عەفو ئەو ڕدانسمێنەکە پێشەوەی بینە بەرنامەی داتایان نرد لە ماوەی 7 ڕۆژی 692 هەلیکار بڵاو کرایتەوە لە ماوەی 7 ڕۆژی 692 هەلیکار واتە بە نزیکەیە تقریبا ناتوانین بێن ڕۆژانە 100 هەلیکار لەکاتە هەفتەیە 700 هەلیکار ئەو هەلیکارانە ینی لەوانەیە بەکارهێنەروان کارخواز پرسیار دەکات لە چ ئاستە چینە ئەیدە دەبی شەهادەت هەبی لۆی کار بەدەست بینی بە شێوەشی گشتی هەلیکارەکان هەمە جۆرن ئەنوە هەیە شوفێری تیرە سکرتێری تێ سکوێلی تیرەیە کاشێر یعنی هەرچی ئیشات و کە پێدرێن ئیش تیرەکەی جا بەس بەبێ ئەو ئەگەر کەسێک نەخوێندەواریش بی بەس ئەو ئیشە لەون تقریبا تاین بینێت کەمترە لۆ حاڵی لەوانێ جاروەیە کابرا وەکو چی شەشتیرە ئێستا و حاڵەتە شۆفێری لە کابرا زۆر پێویستی بە خوێندەواری نیە تەنها ساعیب ئیشەکە مەزەکەی ئەوێ دەرێتن شارەزای شوێنەکەی پێ کودامان لۆن نەحولێریان سلێمانی شار وڵاتێکە و مەرجەکەیتی شارەزایەکەوتی بەڵام بە شێوەیەکی گشتی بازاڕی کارەکە ئەو های لەوانێش کاگویستام چکە نایشەکەی بیان لە تیمی جوابیانەوەیە کە جوابی خەڵکی دەدەیەوە پرسیار دەکەن زۆرترین دێتە بەردەستی تو پرسیاری باو ڕاستی بەخۆی لەبەر زۆری خەڵک کە کاک عەبدوڕەحیمیش باسی کرد لە ماوەی تەنها 30 ڕۆژ گەشتیم بە 100,000 بەکارهێنەر کە بەڕاستی ژمارەیەکی دڵخۆشکەرە بتوانین سوود بۆ هەم خەڵکە بگەینین پرسیارەکان زۆرن بەڵام بە گشتیوانەی کە باون چەند پرسیارێکی کەمن
یەک لەو پرسیارانەوەیە کە خەڵک چۆن بەرنامەکە دابەزێنن بۆ نمونە ئێمە ئاسانکاریەکی زۆریان لۆ دەکەین یەکەم شت ناوی بەرنمەکەیان لە بۆ دەنێرین پێیان دەڵێن کە لە مۆبایلی خۆیان بچنە چێن دەر تا ناوی بەرنمەکە بنووسن بتوانن دایبەزێنن و هەروها ئەگەر نەیانتوانی ئەوە لینکی بەرنمەکەیان لە بۆ دەنێرین لینکی بەرنمەکە لە بۆ هەرسی سیستەمی ئەندروید و iOS و هواوی بەردەستە لینکەکەیان لە بۆ دەنێرین زۆر بە ئاسانی ڕاستەوە خۆ دەچنە ناو لینکەکەی دەتوانن بە ئاسانی بەرنمەکەی دابەزێنن بابتينا كن إسراء إسراء تو أبليكيشن طبعا داونلود كردي وبكارتينا وشتانا السبب أقول لي كردي يعني أبليكيشن هيلبر هلب جيري بكاري بيني أكاونتي لنا دروس بكي وش بخود قلت هر أندازياري أكاونتي خوتت هي يعني لو خوش ما أندزانين ولا شركة مثلا أوفيسة كي خوتت يعني أو تان أكاونتان هي لكاتيجوري كومبانيا كاري بكاري هنا أبليكيشنك يوكو كومبانيا أو ك أبليكيشنك بزنسية يعني زور استفادة من لو اللي كردي بتاني بروجكاني خومان لنا يبلاو بكينا وخلك زور ببيني ولا ما كاتيش زور جيما لي بو قصيتو لبيرمان نتتن كهيلبر مان دروست كرد سوشيال ميديا مان بي باش بو بس فكر ما كردوا مادام هلي كار دادنين با طواو تايبت بي با بزنس يعني خلق إشي خوي تدا بوست أو داقر أو قصك خطا أوكي بخوي أما السوشيال ميديا دي كمان هيك كده تاني إيش كان خوما لنا وبوست بكين وكو فيسبوك انستغرام حتى لينكدين إيش أوش هر بزنسية بس أو أبليكيشن زيادة الأبليكيشن كانت كا تقريبا استك لكردستان شتشوا نبوة حتى استا زماني كرديش أو زور باشا أما وكو كومبانيا كده تاني شكاين خومان لنا بوست بكين وكو أوان دي كزيادة كأوية كبزنسية زياتر ده تاني خاون كارو کارخوازی لێک جێ خڕکێوە بتانی سوودێکی زۆر باش بگەینیتن بگەینە ئەو تایبەتمەندیان لۆ نمونە کە لە کارخوازی دەمانەوێت یان خاوەنکار کو بتانی بگاتە خاوەنکار کو بتانی بگاتە کارخوازێکی ئەوەی کە لە تایبەتمەندیەکانی دەژێتن ژینگەکی بزنسی کوردیە ئەوها ئێستا زۆر استفادەمان لێکرێت بەس زۆر شتێکی زۆر باشە یعنی لە ئاستێکی جیهانی دەبینی چونکە ئەپلیکیشنەکە بەکارهێنانەکەی زۆر باشە یعنی ئەوە نییە لاکوشتی تێدا بیتنە ناو دیزاینشی جوانیشی ئەوێ زیاتر ئەمە وەکو ئاسانکاری ئەومان کردی وەکو دیزاین بازەکەین مەیل و ئینستاگرامی بی لەبەس وەکو ئینستاگرام لەبەر ئەوەی ئینستاگرام هەم قەت زۆر بەکاردێنی یەکەم لە ڕووی دیزاین شتە زۆر جوانە و زۆر سادەشە ئەمە شتە چاومان کردی هەم سادە هەم زۆری جوان زۆر ئیسفادەی هەیە أو كات زيادة على سرعتك سرعتيش باش بيش سرعتك سكيورتي لو خوي ديزاين مهمة راس. يعني شكلي جوان راس بس خيرايا كي أو سموذي يعني زوزور خيرايا أو يتمشي دكي أجر براوردي بكي بأبليكيشن ديكا سكال كردستان دروس كرابي أما هو أون ده أقدر بينا أنا بورد كارية كها أون ده آلوزا تشتك عندك يعني بشتوي أما آلوزي ها وردة كليكي زور تدايا بعام فكرك والسوشيال ميديا لايك تدايا كومنت لايك كومنت دكي ريبلاي هي مش دكي تدايا نوتيفيكيشن ديتو أو زاب بيتز قالوا لك أما زمان كان من سرعة وسكيوري سريعة بيتز قالوا ما زارشكا الجوريثمي باش ما بقى يعني هاستين بدرس كنت سن الجوريثمك لا روي هينانوي نانا أوانا حاضرني تشكا أو الجوريثمانه طبعا لروي السوشيال ميديا قبل قري هذا السرتها وريسيرش زورت كمان لسر يعني قبل بقري بدقمان اشتكوا دبينيو يعني بنوك سوشيال ميديا بخوي هذا روي جافا زور يعني خاصة بتايبتي كفريم ورك كسبرينج بوتا زور معلومات لسه كمية بلام إما نارم تأخير بونكي من لبر ويكوازور كاتش باش ما بيتو أو بقائمة بيت قالوا إلى زمانك السرعة إما سن الجوريثميك وان بكارنا بود داتا هنا نو ريتريفي داتا و كاك زياد أتو بس ورد كاري عندك هي تن كاتي بيسبوك يعني يقرأها تن وقت دويس لا كودينج يعني ككود نفسي خوي براستي بنزيكي حب ما نجرك ما بيتو حملة باجنت حملة فرود انت كفرود انت كاش دوباجو يعني حملو اي اس وهم بو اندرويد طبعا يعني مشتش مبيع لبيرة إذا كدو مانج بس تيست ماركت بالضبط يعني لبرو زوز وفراوانا بالضبط ما بد لو كاتي تسكت قران كاريش باش ما تلاقي يعني عملوا خلق زياتر اسام بي از لو مش تشكش باس كم لما لو ابلكيشن كا كرديت مان
ینی هەری ویزەرێک بەبێ ئەوەی هیچ ئەکاونتێک دروست بکە هیچ شتێک دروست بکە ڕاستەخۆ بستە ناو ئەپەکەی ئەوەش لۆمە چاڵنگێکی زۆر ئەو بوو چکە ینی زۆربەی سوشال میدیاکان خاصن لە موبایل ئەپلیکیشن هەن دەبێت سەرتا خۆت تۆمار بکە اینجا بچێتەوە ڕیسکوێریتەوە بەڵام ئێمە دەزانین ئەوە کەمەک بۆ هەندێک یوزەر بۆ هەندێک کەسکەوە لەوان هەکە زیاد ئیمەڵیشی نەبیتن ئاهات لەوان دەست نەکەیش بەکارەکان بۆ یعنی ئەوەش شتێک بووکەوە کردمان بۆیکەوە بەبێ ئەوەی لۆگین بکە کابرا ئەکاونتی بکە ڕاست دەکەی ڕێک تیکتۆک ئاسانکاریی باش کرێ ئیزی بە سیکوێر ئاسانە بەڵام وشکابرێ وەتەنی سیکوێر یعنی زۆر ئاسانکاریمان کردێت کە داونلود کە ڕاستەخۆی چێ ناوێ لەوش میمتر دەم دەست هەریکارەکان دەبێت لە ڕووی بدەیتەوە کاک بیسامەست و قسە لەگەڵ خەڵکی دەکەی شتانە ینی چ شتێک داواکاریان هەبووە لە ڕووی تەکنیکیەوە ینی چ لە ئەپلیکیشنەکەی زیاد بکەین ها ئاسانتر بی بخۆشت ئەگەر کەسێک لە سەرەتای ئەپلیکیشنەکەەوە بەکاری نابی ینی بەکارهێنەری سەرەتاوە بیتن لەو چل ڕۆژەی کە هەبووە دەزانی شتمان زیاد کردی ینی سەرتاوە ها نەبووە بەنسبەت داواکاریەکان بە تایبەتی وەکوگوتت بەکارهێنەرە نوێیەکان کە ئێمە تا ئێستا زۆر تایبەتمەندیمان زیاد کردێ لە بۆ بەرنامەکەی بەس پێشەوە ئەو تایبەتمەندیانە بەردەست بن خەڵک بۆ نمونە هەر بۆ نمونە ئێمە هەفتانەوە کاک عەبدوڕەحیمیش گوتی دەوروبەری 700 تا 100 هەلیکار بڵاو دەکەنەوە یعنی ژمارەی کەم نییە لێرەدا بەکارهێنەر وەکو دەیەوێ بە دوای ئیشێک بگەڕێتن کاتێکی زۆری پێویست دەبێت یەکەم شت تەماشای هەموو هەلیکارەکان بکە دوم شت لەوانەیە مەرجی هەلیکارەکان لەگەڵ خۆی نەگونجێتن بۆ نمونە هەلیکارەکە لەوانەیە پێویستی بە زمانی ئینگلیزی بی خۆی زمانی ئینگلیزی نەزانیتن ئەوە ناگونجێتن لەگەری یانیش نمونە خۆی لەوانەیە لە هەولێر بی هەلیکارەکە لە سلێمانی بی لێرەشدا ناگونجێ ئەوجە فکرکەوە ئەمە هەموو ڕۆژێ هەلیکاری نوێمان هەیە هەفتانە نزیکی هەتا 700 هەلیکاری دەڕۆ يعني ئەو هەموو هەلیکارە طبعاً شتێکی معقولە و پرسیارە داوای ئاسانکاری دەکەن ئێمەش طبعاً ئاسانکاریمان بەردەست کردی لەوانە ئێستا دەشکە باسی دەکەین دوو تایبەتمەندی زۆر باشمان بەردەست کردیە هەم کاتیان لێکەم دەکا کە بە کاتێکی زووتر کاری خۆیان دەبینن بزەبت هەم ئەو هەلیکارێکە بخۆش بزەبت هەم ئەو هەلیکارێکە بخۆیان شارەزایان لێ هەیە دەتوانێت زۆر بە ئاسانی ببینەوە بزانین ئێستا ئۆکەی دوو تایبەتمەندیمان زیاد کردەوە یەکەمیان تایبەتمەندی فلتەرە فلتەری شارەکان کە تایبەتمەندیەکە خۆی تەواوە حازر کرایە بەڵام چاوەڕێ دەکەن هەندێک تا داتای زیاتر بکەینە ناوی وە بیکە بەردەست بوو بە زۆرترین و بە زیاترین شێوە لێ بە سوودمەند بنیانی لێ ئەگەر ڕوونتری بکەینەوە لە خۆی گەتەمشای سەرەتا هەریکارەکان بکەین شار جیان نەکرایتەوە ئەو شارەش ئێستا کاک زیاد جوانتر تێدەگاتنەها لە ڕووی کۆدەوە کە فلتەرەکەی بە ئیش دەخەی لەوانەیە چەند هەلیکارێکی کەمت پێ نیشامدا ئەوەی کە فلتەرەکەی لەسەرە بەردەست نەبوو لە باند یەکەم شارەکانمان زیاد نەکردبووە بەس ئێستاکە زیادمان کردیا بەڵام ئێستا بەشی دیزاین و شتەکەی فلتەرەکانی ژەمووی حازرە بەس ئەومە یەکەمێک دەمانێت زیاتر داتا و شتی زیاتر بێتەنایە اینجا فلتەرەکەی ئیش پێ بکەین تایبەتمەندی دووەمیش باسم نەکرد حەزم لێەوەیش باسکەم تایبەتمەندی سێرچمان هەیە تایبەتمەندی سێرچ هەم لە بۆ بزەبت تایبەتمەندی سێرچ هەم بۆ شار بەکاردێ بۆ نمونەگە بنووسی هەولێر هەموو هەلیکارەکانی هەولێر پێشان دەداتن وهەروەها بۆ خودی هەلیکارەکە بەکاردێ بۆ نمونە کاری مندوبی کە یەکەکە لە یعنی کارەکە لە زۆربەی لە زۆری کارەکان کە لە ناو ئەپلیکیشنەکە هەن بۆ نمونە دەنووسی مندوبی هەر شتێک بیدە مندوبی موبایل بی یان مندوبی بزەبت بەشی تەندروستی هەموو شتێکی تێدایە دەنووسی مندوبی هەموو هەلیکارەکانی مندوبی پێشان دەداتن ئەمن و کاک زیاد وەکو پرۆگرامەرێک تەنسیقمان هەیە ئەمن کە زیاتر ئاگاداری خەڵکم دەزانم چ داواکاریەکیان دەوێت بە کاک زیادی دەڵێن بەردەستی دەکەین بزەبت ئەوجا کاک زیاد با بگەڕێنەوە لای تۆ لە دروستکردنی ئەپلیکیشنەکەی وەچی باسمان کرد گۆڵدمان هەیە سیلڤەرمان هەیە طبعاً سیستمی پارەدانی تێدایە ئەو سیستمە پارەدانە کووە ینی لە ڕووی سکیوریتیەوە لە ڕووی وردەکاری خۆتەوە کە دروست کردیا کاتی پێویست بە یەک لە شتانێکەوە ئێستاما کردمان ڕێگەی پاردامانە و کەسانی کاودێنی ئەکاونتەکانیان بەرزکەنەوە ڕێگەی پارەدانەوە چۆن پارە بنێرن پێشتر لە ڕێگەی شتیتکە بوو باشە بەڵام ئێمەستا ڕاستەخۆ و کەسە دەتوانێتن پارە بنێریتن و ئەکاونتێکی بخۆ دوستکات کۆمپانیاکان بن گۆڵدەکان بن ئەپگرێدی دادەکری ڕاستەخۆ ئەو سیستمی پارەدانێکە دامان نایە تەلەفۆن و پاسوەردەکەت دەنووسی و بەبێ ئەوەی ئەمە زانیاریەکانی ئەو کەسەی لە سیستمی پارەدانەکە خۆی کە
زي حسابك خوي هي باريتي دا أو ينابيني نعم. بس بارك ديتو سيستمك بەس تەنها پارەکە دەگوت و سیستەمەکە خۆی ئەگرێت دەبتەوە ئەکاونتەکەی ئەپگرێت دەبتەوە ئەمەش لە منجشکەمە کاتچکە دەبێ ئێستامە سکوێریتێکی جاشکە بیپارێزنەوە بۆ ئەو نەفەرانێمە بەڵام لە ڕگەی وەکومە بڵێ ئەکاونتی شخصەکەی ببینی نا تەنها یەکسەر ڕاستەخۆ پارە دێت و ئەکاونتەکەی ئەگرێت دەبتەکە وزانم کاتیشمان زۆر نەمایە بە کۆتایی بەرنمەکەی بە پرسیارێکی بیتن هەمومان قسەی لەسەر بکەین لە کاگویسامەوە دەست پێ دەکەین بەڕێی خۆت ینی بە فکرەی خۆت بە پێی ئەزمونت کە لە ناو وەزعەکەی پێ دوایە گەنج چ بکە یعنی چ شتێک هەیە بیکە لە ئەوەی ئیشی بەدەست بکەویتن خەڵک بەگشتی ئەوانەی کە شاهدیان هەیە و نییە دەبی زیاتر گرنگی بە شارەزای خۆیان بدەن خۆیان فێرکەن چ لە ڕووی زمانەوەی بی بە تایبەتی زمانی عربی و ئینگلیزی کە ئێستا زۆریشمان پێدەبی خاصەتەن کۆمپانیا و جێ ڕسمیەکان و هەروەها شارەزای لە بوارەکانی تریش بی ئەوانەی کە لە داهاتوو زۆر گرنگیان پێدەدرێن وەکو باری تەکنەلۆژیا بۆ نمونە و شرط ینی ئەوها نیە تو بری لە یەکەمەوە دەست پێ بکەی معاشت 15 وەرەقەبی ئەوها نیە دەبی لە یەکەمەوە خۆبەخشی ئیشکەی بە خۆبەخشی بچێت جەیەک فێربی ئەوکو تێبینیش ئەو مەرزنی هەمشە خۆبەخشی بی لۆ نمونە دەکرێت کە برای لە جێش ئیش بکاتن پارەژ وەگری بیم ئەزمونەکەی پێ پارەکەش کەمیش بقینە بەس فێربی ئەمە بەستەکمان لە سەولەکەی پارەژ وەگری حاڵەتەیە لۆنی گەز بریکا کە من دەسمە جێشی پیش نادەنێ کوب کا پارە کاکە پارەی تەواو نەبوو ئەکەم تر بیتن ئەگەر ئەوش نەبوو کرە خۆبەخشی ئیش بکات و لێ خوارە کاتی خۆت تاقی خۆ سەر دەکەی بەڵام لە مستەقبەل ئەزمونی پیا دەکەی و پای پێدەهێنیەوە یعنی هەم شتێک پارە نییە بەخۆم ئیسرا ئێستا لە ناو وەزعەکەیە شەریکەی ئەنگۆ عنی کە کارمەندی وەردەگرنەوەوانە خەڵک کە زۆر تەقدیم دەکەن گۆ ئامۆژگاریتان چییە کە هەلی کار پۆست دەکەن کە خەڵک تەقدیم دەکالۆتان بەخۆی لۆ هەموو هەلیکارە پێویست بە ئەزمونە چیە پێشتر بتانی لە ئیشش ئیش بکەی بۆ من ئێستامە لە معماری پێویستمان بێ کەسەکە لە کۆمپیوتەری شارەزابیتن ئێستا دنیا تەتەوڕی کردی ینی ئێستا ناتانی ئەتو پێشتر بەدەستی ئیشمان دەکرد ئێستا بە کۆمپیوتەریە یان کۆمپیوتەریش ئێستا هەموو عالەم دەزانی بەکاربیێنی بازاری کار گۆڕای ئەتوش دەبی دەگەر وەزعەکەی بڕۆی پێش و زمانەکان زمانی عربیە ئینگلیزیە ئەوانە لە خۆت شارەزابی زۆر باشتر ئیشت بەدەست دەکەوی بدایەتی وە چی کاگویسام گوتی بە پارە چکەم دەتوانی ئیش بکەی و ئەزمونەش پەیدا بکەی هەرچەندە پارەکە کەمان بەس مشکلەنی ئەتو لە مستەقبەلە چی لە خۆت دابین دەکەی دەتوانین لەو مستەقبەلەی بگێ ئەو ئاستێکە بە خۆت دەتێن توشتی ینی هەیە تو لە یەکەمەوە بەبێەوەی تاڵ خوێندن تاڵ کردێ بچم 15 وەرەقی وەربگرم ئیشێک ئاسان بی و خۆش بیتن و پارەی باش بی و بەخۆی هەموو ئاجە کاک زیاتر تو لە ڕووی تەکنۆلۆژی ینی ئامۆژگاری تەکنۆلۆژیان چکە ئێستا بەخۆ زانی لە هەمووی لۆ تەکنۆلۆژیا ئێستا زۆربەی ئەگەر تەماشا بازار کارکە ئێستا زۆر لۆ تەکنۆلۆژیا دەڕوە ینی بە هەموو سێکتەرەکانی بۆ کۆپلیشن و بە دیجیتالکردنی ها حکوومەت و ئێستا فەرمانگەکان و وەرە ئێستا بواری یەکەکە لەوانێکەوە ئێستا زۆر ئەوەی لەسرە بازارڕێکی زۆر باش لەسەر خواستێک زۆر لەسرە و بزەوت زیرەی دەستکرد باز ئەمە لێرە قسەکان دوبار ناکەم باتی گەنجی ئێستا باز دوایین شت بوون ئێستا ئەمە کە کردیتمان ئێستا بەڕاستی ئێستا ئەمە ئەپلیکیشنەکەمان دروست کردیا کەوا دەتوان بڵێم کارێکمان زۆر ئاسان کرد هەنی بە ئەو کەسانی کە بەدوێ کاردا دەگەڕێن زۆر ئاسانمان کردیا کا پەیوەندیکی باشمان دروست بکەین لە بینی خاوەنکاری و هەلیکارەکان دەکەن مەرجە باوەکان تەماشا دەکەن ینی ئاگداری بازاری کارەکە بالضبط يعني سليرة پەیوەندیکی باشیان دروست دەبی واتە بوونە حەزی لە کۆمپانیاکیان حەزی لە بواری پرۆگرامینگ یان بس لەو قسێ ئەو مشکلەیە ینی حەزم لێ ها کۆتایی پێبینم بەو قسەیە لە بیرمانەتی گەنجی کوردی کێشەشی زۆر گەورە هەیە ئەوەی حەل بکاتن هەمووی حەل دەبی استقراریان نییە ینی سەبریان نییە سەبر بزن 15 ساڵە هاتیە دلێ ئیشێکی باشم دەوێ معاشێکی باش 15 ساڵ ینی تەمەنی 15 ساڵە 2 ساڵ باش بخینە ینی خۆت بەرەو پێش بە سەر چاوە هەیە زمان نازانی دەلێ پێویستی بە زمان نییە بوارەکەی من زمانی کوردی لۆ گۆگڵ زیاد کرایە لە یوتیوب گەر حساب بکەین زی ترانسلیت هەیە گەراگەداربی ژێنووسی کوردی لۆ دەکاتن شتیامترین شت ئەوەیە کە بازار کارەکە گۆڕایە ئەوان پیاوە ئەو شادی هەیتیان بەسە کافیە لە کاتێکدا لە بازاری کارجیگە لەو شادەیە کە دەیانەوێ زمانەکان ئادەزانی بڕۆن پێ بکە نەفەر هەبوو دەی هەلی کارم هەقسە بندستی هەلی کار واتە هەل فرسەت یاخەنە بندستی بەخۆی ئامادەتیدا نەبووە دەکاکە ناتام ئەو بکەم ئیشەکە وەرم ناگرم بەخۆ دەرێتن پێ هەلی کارە کاتەکەنی بەڵام ئامادەتیدا نەبووە خۆی یعنی شتەکانی کە بازاری کار نەگۆڕی لەسەر فێربوون ئێستا کاک زیاد و ینی
دەتوانین بڵێن زیاد نمونەی جوانە لەسەرەوەی تەمەنێکی گچکە و بە وردی لەسەری مایەوە و کۆڵت نەدا و ئێستا بڕی ئەو پلیکیشنی یعنی ئێستا بەڕای من زۆر ئاسانتر دەبیرەوەیەوە بزانانی ئێستا خواستی کار چییە یان شەریکەکان کە ئێستا لەمە بزانە چ شتێک زۆر ئێستا ئەوەی لەسەر ینی تەڵەبی لەسەر ینی ئەگەر مەوزوعەکەی زۆر پەرت نەکەی لە بشکیان ئەپلیکیشنەکە هەیە شەریکات هەیە هەلیکارەکان دیارە مەرجەکان زیاتر چییە بەپێی ئەو مەرجانە خۆت بەرەو پێش بە سەرچاوی باش هەیە ئینشاءالله اختصاصی باشیشمان دەبیتن ئەین لە هەموو بوارەکان دەستان خۆش بیتن بەرنامەکی خۆش بوو ئینشاءالله سوودی لە خەڵکی هەبووە لەگەڵ ئەوەکەی و زۆر سپاسی کوردستان 24 و و هەروەها ستافی بەرنامەی سەکۆی گەنجان دەکەین ئەنی ئەوان زۆرمان دینە ئەمە دەستیان خۆش بیتن زۆر سپاسان دەکەین.